بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ھەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی ئەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەزیزان و خۆشەویستان، تەوەری ھەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەپرسین بۆچی خەڵکی سوودمەند نابن لەو نەوتەی لە کوردستان بوونی هەیە. ئەزیزان و بەڕێزان، حکوومەتی هەرێمی کوردستان بیانووی زۆر داوە بەدەستەوە بۆ ئەوەی ئەم بەشەی کە بە خۆمانەڵێن ئۆپۆزیسیۆن قسە لەسەر ئەو بابەتانە بکەین کە هەنووکەین لەم سەر ماوسۆڵەی زستان خەڵک بەدەست کەمیس و تەمەنیەوە ئەناڵێنێ. ئەبینین حکوومەتی هەرێم ڕۆژانە دەیان هەزار بەرمیل و سەدان تەنکەر ئاودیوی سنوورەکانەکە بەرە وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستان، بەڵام بۆ وڵاتەکەی خۆی بەرمیلێک نەوت بە زۆر ئەزانێبیدا بە هاوڵاتیەکانی کە ناوچە هەیە ئەڵێ ئێمە 3 ساڵە بەرمیلێک نەوتمان وەرنەگرتووە. ئەبینین مۆزوعەکە هەر نەوت نییە، درێژەی کێشاوە بۆ غاز کە غازی ماڵان دەست ناکەوێت، بڵێ غاز چوەتە 14-15 هەزار دینار، قورسایەکی زۆری خسووەتە سەرشانی هاوڵاتیان. ئەبینین بەنزین ڕۆژ بە ڕۆژ گران ئەبێ لە تەنیشتمانەوە پارێزگاکانی کەرکووک و مووسڵ و ئەم پارێزگانەی تر هەیە، لەوێ گرفتی بەنزین نییە و بە 450 دینارە، کەچی ئەبینین لێرە نرخەکەی 2 قات و 3 قاتە 850 تا 1050 دیناریش ئەڕوا. یعنی کەس نەماوە ئێستا ئەم بابەتانی کە باسیەکەین پێی نەزانێ، بەڵام گرفتەکە ئەوەیە کەس قسەی لەسەر ناکا، کەس نایەتە جواب لەسەری، کەس بەلایەوە گرنگ نییە جگە کەمینەیەک نەبێ کە ڕۆژانە ئەمانەوێ قسەی لەسەر بکەین، ئەمانەوێ هەڵوێستەی لەسەر بکەین، ئەمانەوێ هەڵوێستی لەسەر بنوێنین. پەرلەمانتارەکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەت پەرلەمانتارانی کۆماڵ زۆر قسە لەسەر ئەو گەندەڵیانەکەن کە بەرۆکی خەڵکی گرتووە لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەم بێسەروبەریەی کە لەم وڵاتە هەیە لە هیچ وڵاتێکی تر نییە، نەبووە، ئەگەر هەش بێ بەم شێوازەی ئێستا نییە. ئەوەی ئەبینین حکوومەت هەستاوە هەموو ئەم سێکتەرانەی داوە بە کەرتی تایبەت. کەرتی تایبەتیش چێیە؟ ئێمە ینی ئەبێ ڕێک بزانین کەرتی تایبەت چێیە. من نیم، تۆی هاوڵاتی نیت، بەڵکو خودی خۆیانە کە سوکاری خۆیان و کوڕ و کچ و دار و دەستەی خۆیانە، ئەوانن کە لە دەوری خۆیان کۆبوونەتەوە مەسلحەتێکیان هەیە لەگەڵێنە. لێرەیە ئەبینین نامێت سەرتان بێشێنە، بە زەمانە هەمووی واقعەن بۆیە بیرتان نەخەمەوە بۆ ئەوەی هەرچەنە هەمووی ئەزانن، بەڵام با هەر بیزانن باشە. ینی لەم سەر ماوسۆڵەی زستان ئەبینین خەڵک ئاوی نییە، مەسەرەن هەر ئاوی نایەتەوە، ئاوی تانکی سەربان. ئەبینین مەسەلەن ئەوە هیچ نەوت دابەش ناکرێت، لیترێک نەوت ڕۆژانە لە هەڵقشانایە. بۆی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، با بزانین حکوومەت چی لەم نەوتە ئەکا، ینی بۆ کوێی ئەنێرێ، بۆ بەڕەوای نابینێ 1 بەرمیل نەوت بەسەر هاوڵاتیانە دابەش بکە، گەر دابەشی شێکە 90 هەزار دینار لە هاوڵاتیەک وەرئەگرێ. پەرلەمانتارێکی یەکێک لە هێزەکانی دەسەڵات، هێزی یەکەم، لەم 2-3 ڕۆژەی ڕابردوو باز لەواکە کە ئەگەر مانگانە داهاتت 100 هەزار بوو ئەوە تۆ فەقیری، ئەگەر 150 هەزار بوو ئەوە تۆ فەقیر نیت، ئەگەر 200 هەزار بوو. ینی لەسەرو ئەوەی کە ئەم خەدەماتەمان پێڕەوا نابینن، ناتوانن خزمەت گوزاری بە هاوڵاتیان دابین بکەن، دێن بە عەقڵی خەڵک ڕادەبوێرن لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حورمەتم بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست، مەقامتان زۆر لەوە گەورەترە. ئەو عەقڵیەتەی کە دەنجی داوە بەم پەرلەمانتارەیان، بەم ئینسانەیان، بەم کەسایەتیە خستوێتێ شوێنێکی حەساس وەکو پەرلەمان کە پەرلەمانی کوردستانە، هەر ئەوەی لێ چاوەڕێ ئەکرێ. ئەو تێرە و ئاگای لە برسی نییە، ئەو گیرفانی پڕە و ئاگای لە گیرفانی خاڵی تۆ نییە، ئەو لە گەرموگوڕی ماڵ و شۆفاژەکەی و سپلێتەکەی و هیتەرەکەی و گەرمیەکەی ماڵەوەیە و خانۆکەی ئەوەنە ڕێک و پێکە گوێی لە لافاو نییە، لافاو ئەو ئەبایان نابایان چی ڕۆدا چی ڕوونادا، سەرمایەتی سەرماینێ. بەڕاستی بەڕێزان، من ینی وەکو شخصی خۆم زۆر خەفەت بۆم وەزعا خۆم، دڵنیام هەموو ئێوە ژوان
و دڵنیام ئەوەی کە ویژدان و ئینسانیەت لە قەلبیا هەبێ بەڕاستی هەم خەفەت بۆ ئەم وەزعاخوا هەم سکی بەم حکوومەتە ئەسووتێ کە 30 ساڵە هیچ معقول نییە نەیتوانیوە بچووکترین خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان دابین بکە. بۆیە ئەچمە لای پەیوەندەکان ئێوەی بەڕێز لەوێەوە قسەی زیاتر لەسەرم تەوەراکەین. کاک سەردار لە سلێمانی وەرەگرم. سڵاوی خواتان لەبێ. سڵاوی خوا لە تۆ کاک سەردار گیان. لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک کە ترسێک نەبوو لە خواترز نەبوو لە خوا دەستپاشی نەبوو سەرکردە نەبوو لەمە خراپترمان بەسەرێت ئەمە بارە بێنە. بەڵام من ئەڵەم شتێکیشی ئەڵەم لێرەیە ئەڵێم خوای گەورە هیچ دەسەڵاتێکی زاڵم بۆ ملێتێکی باش نانێرێ. بەڕاستی ئێمە مستحقین لەوە خراپتریشمان بەسەر بێ چونکە ملێتێکی زۆر بێدەنگن ملێتێکن بە ئەنواع شێوە قەدرمان لەیەکرێ یان توێ هێستا هیچ شتێکن نییە تۆ سێریکە نەوتت نییە غازت نییە کارەبات نییە بڕۆ خەستەخانەکان چۆنە بڕۆ کارتی کوچکاڵە چۆنە بڕۆ یعنی لە هەموو شوێنێک دوێرانە میلەت لە جێی خۆیەتی ئەنجا تەفرەقەشم کەوتۆتە بینەوە دەسەڵاتی چەمەن حەزەکە بەم تەفرەقەیە سێرێکەی مەسەڵەن ئێمە موسڵمانین بەڵام چینێک غەدی لەیەکرێت چینەکەی تر بێدەنگە چینێکی غەدی لەیەکرێت چینەکەی تر بێدەنگە تەفرەقە بەڕاستی لە شەریک پیاکردن بۆ خوا ئەتوانم بڵم ئەوەندە تاوانە چون کاتێک عەزەتی موسا چوو بۆ لای خوای گەورە گەڕایەوە سێری کرد گۆلەکە پەرستن قەومەکەی لە هاوڕێی برای تۆ ڕەبوتیم کارە بۆ قبول کردوەتی وەڵڵاهی لەبەرەوەی کە تەفرەقە نەکەوتە بینانەوە لەبەرەوە من دەڵێم داچێنێک دەسەڵاتی خەتای دەسەڵاتە ئەوەن خەتای میلەتە یعنی تێمە ناڵین با شەڕکردن و باتوان بەتوان بۆ بێنە سەجادە هیچ نەبێ وەرە سەجادە بڵێ من هەم کاکە هیچ نەبێ بڵێ سەجادە بڵێ من هەم بزانە کە تۆ مسلمانی ئەبێ برای مسلمان کە غەدی لەیەکرێت تۆ تری کە مندامێک 150,000 موچەکەیەتی 8 میلیۆن بۆ ئەندام پەرلەمانێک تۆ ئەوە قبوڵەکەی نەوەڵاوی هیچ عەدالەت نییە نەک عەدالەت نییە نەعەدالەتی لە تۆ بشایەتی بڕۆ تۆ سێری کە لە سەردەمی ساسانەکانەوە ڕۆم و نازام عەجەم و حەدە هیچ دیکە من بە قەنەعەتی من سێ هێزەیە لە کوردستانە لە دنیا سێ هێزەیە ئەو لەمان باشترە خراپترە لەمان ئەویش شوێیە داعش و پۆکۆ حرام و قاعیدا ئەمان دەڵێن حکومان نەبینین بەڵام ئەزانین کە حکمێن ئەمانە زۆر خراپە ئەگینا حکم نییە لەمانە خراپتر بێ تۆ چی ماوە پێت نەکرێ شەرەفت ڕۆی ئەخلاقت ڕۆی بڕۆ مەلا دزیاتی خوا ئەگرێت دزیاتی مەلا ئەکرێ شت نەماوە نەکرێت چی ماوە نەکرێ ملێت قبوڵەکە یان چی ماوە پێوان بکرێ هیچ شتێک نەماوە پێت نەکرێ هیچ زوڵمێک نەماوە لێت نەکرێ. ڕاستە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ خۆی بەشێکی زۆری ئەم وەزعە ئەکەوێتە ئەستۆی بەڕاستی یعنی ئەکەوێتە ئەستۆی خەڵک خۆی ئەوەی کە دروست کراوە ئێستا خەڵک خۆی دروستی کردووە بەشەکەی تریش یەگەڕێتەوە بۆ تەزویرەی کە لە کاتی ئینتیخاباتە ئەکرێ مەرج نییە ئەو سەڵتەی کە یەکشتێکە هەیە لێرە لە سەردەمی عیزی بەعسات چی بووە ئێستاش هەمان شتە بڕۆ لە ئێستا من بە تەحەدام قسەیەکەم لە وەزارەتی پێشمەرگەیە لە وەزارەتی پێشمەرگەیە ئەو کە وەختی خۆی چۆن خەڵک نەشرەکە و باز موچەی وەرەگرت لەگەڵ ڕێزما جاز بوو داوامی نەکرد پارێوەکە ئێستاش هەمان بەزمە نەعەدالەتیانی هەموو شتێکراوە هەموو شتێک لە سەردەمی عیزی کراوە وەختی خۆی چۆن مەقەسەری گەم تەلەفۆن بۆ تۆکەم مستەمین بەلەوەی کە خبر لە من دراوە کاک سەردار قسەی ئاواکە هەمان بەزمی جارانە هەمان وەختی خۆی چۆن بوو سوێن بەخوای گەورە سوێن بەخوای گەورە ئەوەی کە لە سەردەمی عیزی کرا لە ئێستا خراپتر ئەکرێ ئێستا خراپتر ئەکرێ ئەمە لە خۆ پیشاندانێکەوە من نزیکترینی خزمی خۆمە ئەوید بە یواب مشتێ بێ لە پێشەوە کەسا پەلاماری تۆ بن لە حەڤەی سوباتە خزمی خۆمەی بەجلی مەدەنیەوە پێشمەرگەون بەجلی مەدەنیەوە شەقیوامان لە خەڵکەڵا مەگەر خوا بزانێت یعنی چی ماوە نەکرێ دەست خۆشتان لێکم دەست خۆش بە کاک سەردار سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ هاناخان لە کۆی وەرەگرم هاناخان چۆنی السلام عليكم كاك محمود. السلام ورحمة الله وبركاته هانا خان شلوني باشي؟ شلوني كاك محمود تو باشي؟ زور باشم سپاس دەکەم هانا خان. يا ربي يا باشي. فەرموو. كاك محمود. بەڵێ. ئێمە لە 2014 نتوان وەرگرتووە تا ئێستا نتوان وەرنەگرتووە. لە 2000 و چەند؟ ئەم دوو لە ماوە. لە 2000 و چەند وەرتان گرتووە؟ 2014 نتوان وەرگرت لەو کاتەوە نهاتە ماڵمانی و حکومەتەی. هەتا ئێستا. حکومەتیش نییە حکومەت نییە دوو لە ماڵن. بفكر بيان نعلم حكومة أمان حكومة نية كان محمود جان بو سعد سلمايا ورا هم يعني أي خوارني أي بس بي بو سلمايا ترنالك يعني نوت يعني يعني بيخنا الصوبة كان يعني بو سلمايا أما في جان قبولي ذكا يبقى تاتيني تشيتيني يا ربي خويا يعني بزودين كهلنا أيام بري إن شاء الله أما زور لا خويا جور زور أعطانا
کاک محمود جان زۆر زۆر ئەمێ دەخۆشی لە پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری بکەم کاک ئەحمەد گۆپی و خاتوڕۆپاک ئەحمەد یان بە تایبەتی ئەوان زۆر زۆر یعنی هەوڵ بۆ خەڵکە ئەدەن لێرەوە دەستەکانت خۆش سەرکردنی زیاتریان بۆ خوازم هیوادارم هەروەها بەرەو پێش بچن. زۆر سپاس دەستەکانت خۆش بێ سواز بۆ شاهیدیدانە سواز بۆ تەسۆزی جەنابتان بۆ هەردوو پەرلەمانتاری بەڕێز ڕووپاخان و کاک عومەریش دەستەکانت خۆش بێ هاناخان سواز بۆ پەیوەندەکەی تۆش کاک شوانە لە سلێمانی وەرەگرم کاک محمود جانم کاتت باش هەموو کاتت باش کاک شوانە جان من هەموو کات ڕێم پێچەوانەیە یەکەم شتم ئەوەیە وەیل بۆ ئەو کەسەی کە دەنگی بۆ دەسەڵات و بۆ ئۆپۆزیسیۆن و بۆ ئیسلامیەکان و بۆ ئیلمانەکاندا بەڵێ وەیلی بۆ داخراوە لەوە نیە باشە بەڵێ بۆ پێم بڵێ بۆ پەرلەمانتارەکانی ئێوە وەرن با بێتە ماڵەکەی من و ئەچینە ماڵەکەی ئەو سەی سیارەکەی من کە و سەی سیارەکەی ئەو کە ئایا ئێمە چەند ساڵە دەنگێن بەس قسە بکەن وەکو من تو ئەو خۆیان کاک محمود خۆزگەیەک لە سلێمانیا مایکەکە دەجێڕی ماڵ و مەڵبزای چەند ماڵ بڵێ خازی نییە چەند ماڵ ساڵەی مردەی کارەبای نییەوە چەند ماڵ نەوتی نییە باشە وایە ئەم دوو حیزبە دەسەڵاتی ئێمە دەستمان لێ شۆردوون باشە باش ئەی ناتوانن ئەم هەموو غازە هەیە ئەم هەموو نەوتەیە پێش ئەو خەڵکەکەون کە پێش ئەو خەڵکەش ناکەون خەڵگێتە سەر جادە خۆپشاندانەکە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لە تەلەڤیزیۆنەکان و دەهۆڵیان بۆ وەکتن و یەک قایتان پێشیان ناکەون سوال مەودەی خەڵکی ژەبن وەڵی وەرە ماڵ وەڵی حیزبەکەی ئێوە مەساڵحی لە مۆزعە ئەگەر مەساڵحی نەبووایە بەیانی پێش خەڵکەکە و بەس بۆ نەڕزای دەربڕین دەربارەی غاز و نەوت چێژەڵێوانێ با بێ پەت بکاتە ملم لە دەستە قیامەتە وەیل بۆ کەسەی دەنگی بۆ ئیسلامی علمانی و حیزبی دەسەڵاتە بۆ ئەوەی کە بەم سەرمایە وەرە پلەی سپل لە ژێر سەدوو یەک ماڵ هەیە لیترێنەوە نییە لە ماڵەکەیە حیزبەکەی ئێوەش بە هەموو سەرکردان و پەرلەمانتارەکانیان و بێدەنگە وەکو من و تۆ قساکە کاک شوانە حەقتاڵە کاک شوانە بەڵێ برا بەڕێزەکەم حەقا من لەگەڵ بەشێکی قسەکانتام ئەوە گومانی تیان نییە بەڵام ئەمە یەکشت بپرسم یعنی ئێستا ئەوەی کە لە انتخابات بەشدارە بۆ نمونە حیزبی ئیسلامیە و ئەلمانیا ئەم دوو بەرەیە ئەگەر بەراوردکاریەک بکەی لە نێوان هەردووچیانە یعنی هەر ئەبەیەکیان باش بێ و یەکێکیان ینی خراپ بێ با بڵین ئەگەر باشیش نەبێ بەس ئەوی کەیان خراپ نەبێ مەسەلەن ینی خراپێک جوابەکەی کاک محمود جان بڵێ باشەکەی ئێوە لەوایە وەکو من قساکەم منیش بەرم پەرلەمان قساکەم کەی فوتان پیا کرد بڵێن خۆپشاندانە دەنگی ئەو هەر لەبەر خاتی خوا ئەو پیرەمێردانە کە ئێمڕۆ لە پەرلەم تەقاوتیا بوون تۆقەچۆکی جاناناوە دینارێکیان نەدانێ باشە کاک شوانە غازەکە بێنە خۆی ئێوە ئیسلامین هەر لەبەرەوەی کامێرەکەتان بخەنە سەر شانتان و بڵێن ماڵ و ماڵ بگەڕێن و نەوتی بنێ و لەبەر سوالی دەنگ دەوەری پێشیان کەون بڵێن ئەم غازە قبوڵ ناکەیت پێ بن بەهەردا لە بەردەم دانا غازە لەگەڵم ئەمێنیتەوە و توێژێکی جوان بکەین من لە خزمەتام نا ئەستەغفیرڵڵا من لە خزمەتی تۆیان خۆی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بەشداری ناکە لە خۆپیشاندان ئەوە هۆکاری خۆی هەیە مەسەڵەن ینی پێشتر تەجروبە بووە داوای خۆپیشاندان کراوە کەس نەهاتووە لەگەڵتا لەبەرەوەی وتراوە تۆ هێزێکی ئیسلامیت پێویست ناکە من لەگەڵ تۆیا بڕۆم بۆنە با هێزێکی ئەلمانی بڕا خۆپیشاندان بکە من وەکو ئەوەی کە تۆ مادام دیعای ئیسلامەتیەکەی من لەگەڵ تۆیان نایم ئەمە یەکەم دووەم ئێستا من باسی خۆم بکەم من لە هەموو خۆپیشاندانێکا لەم بۆ لەم شاری سلێمانیە ڕوویدا ینی حەزم کردو لە پێشەوەی خەڵکەکەیا بم هاواریشم کردووە ناڵاندومە وتومە کاکە ئەمە باوانە بێ ینی ئەوە باسی خۆمەکەم باسی هاوڕەکانیشمەکەم بەشێک لە هاوڕێیانم ئێستا ئەگەر ئێمە ئەم تەلەڤیزیۆنە نەبێ ئەمڕا ئازادەی لێ دەرببڕین و قسەی تیا بکەین و باسی حکوومەت بکەین هەر ئەمەش نەمێنێ بۆ نمونە بەدیل چییە بەدیل ئەوەیە برا بەڕێزەکەم قسەکەی تۆ زۆر جوانە لە جێی خۆیەتی من قسەکان دەخەمە سەرسەرم من طبعا ئەمە قسە لە حەقا کرێ ئێوە گەرچانە پێشکەونوا پێش ناکەون دیقەت بن لە ڕێبەری سەدرەکان لە سەدر لە بەغا چیان کرد یا با دەکەس کە ئێوەڵێن خەبا دەکەین و لە پێناوی خوایکەین ئێستا من پێ دەڵێم ماڵەیە چۆقەی دانی یەکێک کە دیندار بێ بۆ ئەزانی سەدر چۆن کردی ئەزانی سەدر چۆن کردی کاک شوانە چی لەمە زیاتر چیەکە وەکو من قساکەی برای بەڕێز کاک شوانە بەڵێ سەدر بە قسە نەیکرد سەدر ئەزانی بۆ کردی کاکە ئەزانم بۆ کردی کاک محمود مەجالم بە ئەو قسەیە بۆی کاتی برادەران نەگرن سەبەبەکەیم پێ بڵێ ڕێگەتە دەم علی باپیر تاسی ناتە سەر تەلەڤیزیۆن بڵێ خۆپیشاندانەکەم دژی ناحەقی دژی ستەم دژی زوڵم دژی بێنەوتی غازی خەڵک شەرەفی ئەفرۆشێ لە پێناو سوتەمەنیا دڵنیا بە لەو قسەی من بۆ یەکەی بەتیل مام قساکە ئەوە حەقیقەتە خۆشم ئاگادارم نییە من لەمە پێ دەڵێم بەڕێز کاک سۆران عومەر وەکو من قسەی کردووە
پەرلەمانتارەکەی تۆکو من قسەی کردووە حیزبەکەی تۆ حیزبەکانی تریشایەتە نەیانتوانی بەڕاستی بێنە پێشەوە هەر هەمووتان مەساڵحتان هەیە هەر هەمووتان وەنەوشە لە ژێرتان هەیە خانووی باشتان هەیە سوتەمەنی باشتان هەیە شۆفاشی باشتان هەیە خەڵک باش ئەزانێ براکەم ئێوە دڵنیا بن لەوە مەساڵحتان لەم وەزعا هەیە دەست خۆش وە جەناب سپاس بۆ پەیوەندەکەت کاک شوانەجان دەست خۆش بێ هەر وەکو ئەو تێبینەی باست کرد مۆزوعی سەدر هێزی هەیە کاک شوانەجان سەدر سەرایی سەلامی هەیە هەموو حکوومەت پێی ناوێرێ ئەگەر هێزێکی چەکدارت نەبێ هیچت بۆ ناکرێ هەڵبەتە باز لەواکەین ئەگەر هێزی چەکدار هەبوو حیسابت بۆ ئەکرێ کە نەتبوو حیسابت بۆ ناکرێت چاوەڕاستەکەم ئەوە حەقیقەتە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە فەرموو ئەو کاتت باش کاک مەحموود هەموو کاتت باش کاک عەبدوڵڵا گیان خۆشی و بەرنامەت لێ دەکەم زۆر سپاسە دەکەم بە ڕێزی قوربان وەڵای کاک مەحموود سەدام حوسێن لە ماوەی 30 ساڵ حکومڕانی ئەو کابرایە خەڵک جارەیە ئەگە خەڵکی دەکوشت و دەیچەوفاندەوە بەڵام هەموو شتێک زۆر بوو لە بەیاعی لە نەوتێک لە سەردەمی ڕژێوی بەعض دەکات هەیە بە دوو ناروونیوان بوو ئەتو ئەوڕۆ میلەتی کورد کوردستانیمە لەسەر دەریای نەوت و غازە خەڵک نەوتی نەبێ غازی نەبێ بەڕاستی داهاتەکە کەوتۆتە دەڵێ مسلمانی ڕافەقینە ئەو کەسەن مسلمانان لە دەست و زمان و داوێنی ئەمین بن ئەم بنە ماڵە لە خواترێز نینە کەسێکی واژ نییە ئەوە وەکو کاتی ڕاپەڕینەکەی کێە ئەوتی مانگ زەماوەند بکەن ئەو ڕۆ کەسێک نییە سەرکردارگا بڵێ ئەوتی مانگەوە ئەوتی مانگ زۆری نەماوە ئەوتی سێبێتەوە زەماوەندێک پێ سەرانسەری بەڕاستیەکەی ئەمانەی ئەوە دەیکەن ئەوەی حکومەتی بەعەز تەواوی نەکرد ئەمانە بەڕاستی تەواویان کردووە بە زیادەوەش ئەو زوڵم و زۆری ئەو شەوسانەوەی میلەت ئەمانە دەیکەن ئەتوو لەو داهاتەی لەو سەرما و سۆڵەی ماڵ هەیە فەقیرە دینارێکی لە ماڵێ دانیە قەترە نەوتێکی نییە غازت نەبێ نەوتت نەبێ کارەبای وەک پێویست نەبێ ئاو وەک پێویست نەبێ بەڕاستەکەی ئەم زەلامانە هەست بە هیچ شتێ ئەگە هاتبا و پێغەمبەرانمان درودی خوان لێبێ زۆربەیان سوانیان کردووە ئەگەر هاتبا و ئەمانە چونێک لە کوڕێک بوون بە پڕێک هاتنە سەر ئازریە میلەت ڕاپەڕینی کردگە میلەت ڕاپەڕی و ڕاپەڕینی کرد ئەمانە لە وڵاتیش نەبوون بەخوا لە حدود بوون کەسی تێدا نەبوو شعبەکە هەستا و حکومەت یەدی دابوو سەدام حوسێن لە ماوەی 30 ساڵی سەرۆکایەتیدا قەناعەت بێ سەریشێکیشی نەگرت نەخۆشێکی نەگرت ئەمانەش یەکیان ماوە جارێ خوا هەتایەرە دەستی داون بەڵام زۆریشیان نەماوە بەڕاستی ئەمانەی ئەوە دەیکەن کەس نەیکردووە ئەم زوڵم و زۆریە و ئەو نائەدالەتیە ئەم داهاتە لە بەدەستی زەلامەکی دەستپاک بێ هیچ کەسێک احتیاج نابێ هیچ کەسێک برسی نابێ هیچ کەسێک بێنەوت و غاز و پارە نابێ ئێفا هەیە کاکە کابرای ئەندەم پەرلەمان مانگە 8 میلیۆنی وەردەگرێ کابرا هەیە لە ماڵەدا خێزان 10 سەرخێزانە دیناری معاشی نییە هەیە 5 سەرخێزانە دیناری معاشی نییە ئەوەی هیچی نییە چی بکە قوڕ بەسەرە نەوت نەبێ معاشت نەبێ پارەت نەبێ غازت نەبێ بەڕاستیەکەی ئەمانە جارێ دیارەیە گیانما و ئەمانەش وەکو ئۆبۆستێن وەکو کۆمە و یەکگرتو و زوتنەوەی تازە ئیسلامی و نەوەی نوێ و حەق وایە هاوپەیمانێکی بگرن ببن بە یەک و پێڕەوی شەعب و میلەتەکەی بکەن بەڕاستی نەبێ ئەگەر شوانێکی نەبێ شەعب چی بکە تەنەها مامۆستا هاتە سەرزادەی تەلەبە هاتە سەرزادەی بەڵام بەتەنیا هیچی پێ ناگرێت تەلەبەیەک مامۆستایەک هیچ بە ئام دەڕوە ئەم زەلامانە دەبێت بێنە سەرخەت یان دەبێت ئاوەڕ لە میلەتەکەی بنەوە یان ئەو کورسەی بەجێڵن بۆ کەسێکی باشتری خۆت با بە دنیا هات لەسەر ئەم دوو زەلامەی زۆر شتێکی سەیرە زۆر عەیبە کورد قەت وا بێ هەوڵێز نەبوو وا ئەم ئیحترام و ڕێزم بۆ کەناڵەکەت و بۆ گوێگران کورد وا بێ هەوڵێز و بێخیرەت نەبووە شتی وا قبوڵ ناکرێ بە 4 ملیۆن نفوسی کورد بەدەست دوو بنەماڵەیەوە گرفتار بێ بۆ هەر هەموو شتێکی احتیاج بێ هاوارکە دەنگی لێ بەرز بێتەوە بەڕاستی ئەمە کار نییە ئەمە ئیسلامەتی نییە ئەمانەگە هیچ زان ئیسلامەتی چییە زۆر سپاس کاک عەبدوڵڵا تەواو پەیامەکەت بە جوانی گەیشت ڕۆژانە دەرسیان پێ بۆ تۆزێ زۆر سپاس
بۆ پەیوەندەکەت دەست و چاوت خۆش بێ. ئەچمە لای باوکی محەممەد لە هەورامانەوە. باوکی محەممەد السلام عليكم كاك محمد يا باش شكر عليك السلام ورحمة الله وبركاته. باوکی محەممەد خاستنی برا خاصني بلا وشني زنقو واسو خوا لێ ڕازی بێ الحەمدولله وەشنا الحەمدولله. اخوي كاك محمد والله كاك محمد اما نازل دام حكومة نازل كيف خبريته معقولة يعني دواي في صار في يكسال فرسي ودو صار برميل النوت يسمى لها ورامانا حمود يا حمو يعني بستويتي يعني راسته من ببيرة وريخهم لو من 8 كيواش من ببي يعني هلا في تا ولا حر حمود يا بستويتي برميل النوت يعني دابا خلقه كهرباء يعني اواليك كهرباء طارت حد باش بو أما 10 ساعات كهرباء هبو إذا كهرباء كشان قدرتو بدأ ساعات جاري وهي بدأ ساعات كش كمترة يعني إتتو جيري خوارو كهرباء كش يعني زوري مالان شتيا سوتا أو هنا كان دابا زانو تخوارو وقت كان دابا زانو حجنا بولي جلنا سنتو يتر جلنا سنة يتر نازل أم خلق حر خواي جوري خوار رحمي فيها أما أو دي سانتو يسبون من إيران إما دراوسي مع البيارة أمو كسلانة هانا قرملو بيارة لو يعني تكلبون صمترك يعني بينه يعني إيران بوحمو حصاروا بوهمو يعني كيسروا يتكلوا بوري غازي هنا وتهانا قرملو خلق بوري غازي بو ينيسه إما معقولة بسر أمهم داهات السلوشتيا بسر أمهم نوتا يعني معقولة تنتو أجوبة بالنو دابين كيبو أم خلق كلام سنولا كام سنولا جبر فراواني سارد يعني يتحساب لي سارد يعني إيركاك مثلا كهرباء وآوايا نو تكشي آوايا يعني أم خلق جيلي خوادو كاكا دي خلق الشيب كاكا باوشي محمد إتام حكومة نازانو كيف برخواته باوشي محمد إما همو بيني مان طبعا حق ئێوەش داوا بکەنەوە ئیدارەی خۆتان ئیدارەی هەورمان و ئەو منتیقەیە بخەنەوە سەر ئێران و ئێران غاستان باتێ کارەباتان باتێ وەنیە والله بتأكيد إما مگر زي داوا كريه والله قيتشيكا تحقيقا برا والله بكنا سر إيران يعني شلون نال مالك يبقى نرونا يبقى والله تحقيقا قيتشيكا بلن كاكا بام إدارية أم منتيقية بكو بسر إيرانا وأو حكومتي هريم بويناكري بام إيران بلن ولاتي إيران بلكو هاوكارمان بأم منتيقية خود شن مترك دورة باو بوري غازش بوي وراكشنو با كارباتان بني وهربا جدي يعني قيتشيكا والله إما وكو منطقة هولامان يعني وكو منطقة هولامان تاخر مالش تام شارع زورج بلين عايشة خلقي هي سود من لناني إيران لمريشتي إيران كاكا لروني إيران يعني تا حد روني كي كواليتي برزي شاكا يعني مريشتي شاكا يعني زور لنا كان يخوم عن هرزان ترو شاكترش رحمي كردنا بمس نورة وتيكالي اشتبان يعني خلق أمدي أودي وكاشتك تا حد باشترك أنا والله أما إيران بو أو فريق فاده هي بو إيران نقولينا كله يوم إيران لحمو كاتكانا بدمانو بو مثلا دراوسي مان بو إيجاز بو همو جراني بو همو حصارك لسريتي فرمو إلى إنك إلى أنا سيجرام بيني والله همو على لروجلاتي كردستان همو على شوار بيني وتي ديته ببرامبر إما بفارش نام عندنا بفارك هكا أم حكومة يعني أول ناس يعني ظالمة أو ناس ظلمة كلام هؤلاء يعني أخوي إترنازع والله صدق سيج أو ناس ظلمين كده ما من دين تلبوا ولا خرم على يعني بيانيان همو بياني شيلوا نوكو هلك كلاي يعني لمكتبه ده كانت خوش معناه يعني صدام بوز على خوي حسابي بو كدني امان فرموتا محمود دنيا انا بانغروش اطلب كده غير ولا هم سوغر مكتبك شاق بيتو غير ما اشتكابين كده بمكتبك طلبه هر زور بخلق طلبه هي بفاصل باوشي محمد باوشي محمد هي مثلا طلبه باوشي محمد بانغروش اي خوندين جواب كيف بوني كما وين ديك تو اگر نو تشتكوا تابين كده باوشي محمد اي خوندك شاو دوانا كده باوشي محمد یەک نمونەی بچووک من لە زمانی سەدام کە کابرایەکی دیکتاتۆر بوو و زاڵم بووە بەجان کورد من لە بەشە ناوخۆیی بووم لە شاری بەغدا لە زمانی سەدام هەموو بەیانیەک پەرداخێک شیر و پاکەتێک پسکیت و هەموو پێنجشەمە و جومعانێک کە ئاهاتیتەوە بۆ ئەم کوردستان و شاری کەرکووک و هەر تەلەبەی ئەم منتیقانە پارەیەکیان ئەخستە گیرفانت ئەمجا ئیزنیانەدای ئەگەڕایتەوە بۆ ئێرە ئێستا تەلەبە لە کوردستانە داوای دەرماڵەیەکی بەسیط ئەکا بۆ دابینکردنی کرێی هاتوچۆکەی حکوومەتی ئەرێن پێی ڕەوا نابینێ کە ناوی لە خۆی ناوە حکوومەت یەکەم دووەم
هەوڵی بۆ بوو دەوڵەت دروست بکات دەوڵەت ئەزانی دەوڵەت یعنی چی ینی پاسپۆرتی خۆی هەبێ ینی چاواشەکاری بوو ئابووری خۆی هەبێ آخر ینی خەڵک نازانێ ئەمە چاواشەکاریە معقولە خەڵک نەزانێ فری و ئەدرێ معقولە خەڵک نەزانێ ئەخەڵەتێنرێ کاکە چۆن نازانێ من هەر بۆ قسەی جەنابێش پێشتر کاگەینە پەیوەندی کرد ینی حزبی ئیسلامی و ئەلمانی هەموو تێکەڵ کرد بە مریەکە خۆشی نێزانی چۆن باسەکە کاکە تۆ نابێت تێکەڵ دیگەی تۆ 32 ساڵە کاکە ئەم دوانە حکومڕانیەکەن کاکە نەیانتوانێ ئیسش نەیانتوانێ هاوڵاتیەکانی خۆیان فەرا تەلەبەی فەقیر بۆ چۆن چۆتە مەکتەب کاکە هەموو یەبینی ئەوە بۆ سەرجادانە هەمووی بەتاڵ و وەتاڵ و نەدامەزراندنێک نە هەلی کارێک هەیە نە شتێک هەیە کاک باوکی محەممەد باوکی محەممەد واز لە تەلەبەش بێنە ئەی فەلاحی داما و کە گەرمەکەیە دوورێتەوە و نازانێت چۆن ساقی کاتەوە کورە ئەوەنە کەڵەکە بووە بەسەریەکە مەگەر بەس خی گەورە خۆی ئەم وەزات چارەسەر بکات چونکە بەڕاستی ئاشی نەزانە و خی جێڕێ سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت باوکی موفق بیبرام وڵا پێمان ئەکرێ بەس نایکەین پێمان ئەکرێ بەس نایکەین خوا گەدارت بێ پێمان ئەکرێ بەس نایکەین بەداخەوە چمە لای کاگ ئەمین لە سەی ساعتەوە کاگ ئەمین ببوورە دەمێکە لەسەر هێڵی کاگ ئەمین جان السلام عليكم كاي محمود وعليك السلام ورحمة الله أرخوا بكم خاتكت فري بباشا كاي محمود والله خبهم يعني نعرفوا بوشي هنا يعني مجال الزوج ولا براسي يعني والله كاغا من أولا مجال جدًا بجنابت أما زوج هذا ما هذه براسي من يقوم رأيكم لبرنامجته يعني براسي همو خلق نية كزومي ذكرى ولا ملاتا كاغ محمود كمالا كزومي ذكرى كمالا باقي إخوة بن جواره سر جواره نازان مش جواره شيء كمالا يجي باش حسن لوتو أما بخينا أولاه بلا ما يصير براسي هي كمالا يجي يعني أو برزانة شيء سالو كوبنو أكل فيناو طارو سروتو بوستو نازان فيها مش جماعة كوبنو لباسو باكا درياك داخل كيو ما داخل مع النبي لايبة إتي مخرجين بس ما أم بزمانينا براسي أوي كنا كل سنة لوجه اللي هيجوا ما تيجي أمس أزانا بيت بله بلا وقت أولا كان خلقة الروبوت زادنا خلقة البشر نازان وكم مرسي خلقة كان يعني إذا هيجي تني حساب ودني خلنا كان بنو رزي خلنا كان فكان يعني بيواو خلقان بيواو لمولاتي ما براسي زور بداهو أما رأي منه ودس خوش كان محمية دس خوش بكاغا من جان زور سپاس دوباره بو پەیوەندەکەت لەش ساق بە یاڕەبی فەرهەنگ محەممەد ئەڵێ ئێستا لە لایڤی فەیسبووکە نووسیوێتی لەبەر بێخەبەری و بێدەنگی و داماوی خۆیانە هەمووی کاکزرار سڵاوە کاسڵاوی خوا لە جەنابێت کاکزرا گیان سەردەشت حوسێن ئەڵێ کاک محەممەد گیان دیارە مەبەستی منە مەبەستی مەحمووە ئەڵێ کاک محەممەد گیان تۆ باسی خوێندکاری چیەکەیت ئەو مافی مامۆستا نادات کە ئەرکی هەیە و لە ئەرکدایە 22,000 مامۆستای وانەبێژ هەیە خزمەت ئەکەن و لە ئەرکدان هیچ مافێکیان پێ نادا کاک هۆگر سڵاوەکات دەست خۆش بە کاک هۆگرجان کاک وشار سپاس بۆ کۆمنتەکەت کاک وشار محەممەد کاک خالی سڵاو لە جەنابەت بەختیار وردبین ئەڵێ لەبەر بێدینی و بێویژدانی دەستڕۆیشتوان کاک خەلیل گوڵێکی نردووە ئێمەش دوو گوڵت بۆ نێرینەوە سپاس کاک خەلیل گیان هێمن پیرۆ نووسیوێتی چونکە دەیدزن و پارەکەی بۆ خۆیان دەبەن دەستی هەموو لایەکتان خۆش بێ ڕەزا جەمال ئەڵێ لە هیچ شوێی دنیا نەمبیستووە هیچ حکوومەتێک ئەوەندەی ئەم حکوومەتە ڕقی لە میلەتی خۆی بێت بەڵام بۆ ڤاکسین خەڵکی خۆش بێت خەمی بێت نەمرێت سوپاس کاک ڕەزا کاک ئەحمەد شوانکارە ئەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە جەنابێت کاک ئەحمەد جان مۆفەق بیا ڕەبی ئەچمە لای پەیوەندیەک بەڵێ کاک هەژار لە هەولێرەوە فەرموو کاک هەژار گیان فەرموو السلام عليكم عليك السلام ورحمة الله وبركاته باش برا حالتنا باش كاك هجار سپاس دەکەم چاوەکەم صبارت بەتەوەرەکەتان بۆچی خەڵک لەو دەهاتیان لە داهات لە نەوت بەڵێ وەڵا بەڕێزەکەم ما لەبەر سژمەنینە لەبەرەوەی سژمەنینە خەڵکەکە هۆکارە دووەم شت حیزبە ئۆپۆزیسیۆنەکان هۆکارن بەڵێ
لەگەڵ برێ خۆت ئێستا لەبەر نمونە ئێستا حیزب ئیسلامیەکان ئەوە 30 ساڵە لەگەر ئەو دەسەڵاتن 30 ساڵە لەگەڵ دەسەڵاتە دەهاتیان هەیە باشە ئەدی ئەوەش وەکار نین بەس لە هیچ شوێنێکە جڵەوی دەسەڵات لە دەستی ئیسلامیەکان نەبووە کاک هەژار ڕاستە بەس دەکرێ ئەنگۆش کە دەزانن کە مەلەت دەسەڵچێنرێتەوە دەبی بێنە دەرەوە لەو خەتە بەڕاستی ئاخر ئێمە لە حکوومەت دانین ئێستا کێ لە حکوومەتدایە والله برێم فێ برێم شەی گوتنی هەروا دەبێت 30 ساڵاتی باشە 30 ساڵە ئەوە هەیە مەسەلەن کاک هەژار کۆمەڵ هەیە حیزب ئیسلامیەکان هەیە ئۆپۆزیسیۆنەکانی تکە هەن ئەوانی کە وڵات چاوەکەم کاک هەژار سوپاس دەکەم مەسڵاتە چکیان هەیە بەڕاستی دەستت خۆش بێ سوپاس بۆ تێبینیەکانت بەڵام کۆمەڵ ئیستا بۆ نمونام حیزبە ئیسلامیە کۆمەڵ لە حکوومەتدا نییە ئاخر جا لە حکوومەت بوو وەزارەتی کشتتوکاڵی هەبوو پیرۆزی حکوومەتی هەرێمی کوردستانی کردەوە و کە جوانترین خزمەتی تیا پێشکەش کرد کاک عەبدولستار مەجید جوانترین نمونەی وەزیر بووە لە 30 ساڵی ڕابردووە یعنی ئەم قسەیە بە تەحەداوەکەن هیچ وەزیرێک لە ماوەی 30 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان بە ئەندازەی کاک عەبدولستار مەجیدیشی جوانی نەکردووە ئەوە بە شایەتی خەڵک بەخوا من ینی من دیار بووە ئەی ڕەحمەتی خوا لێبێ تۆ ئەمە من کە ئەچمە حکوومەت ئاوا خزمەت ئەەکەم ئەو نایەڵێ ئێمەنیشە کشێمەوە ئێستا بۆ منە کۆمەڵ لە حکوومەتدا نییە نە وەزارەتی هەیە نە دەستەی هەیە نە بەڕێوەبەری گشتی هەیە نازام ینی لە هیچ شوێنێکان نییە ئەگەر هەڵە نەبم لەم سنووری سلێمانیە یەک دوو پۆستی هەیە قایمقامێتێکی هەیە كأمستان زوجتي كردية تبعت نابتا مثلا حزبكتن بعد مثلا بقر او حزب اوبوزيسيون كتبها او حزب مثلا لبون منا حزب شبكو تعدد حزب وين لبرت يعني لقينا كان دانشتيان لقينا كان سبارت بدفع كدن لو ملتها براسية وزور جرينجا انا كاسا يتخلص شوان نبوة كاك هەژار الإسلامية كان يعني أوبوزيسيون كان بين لقينا وين تاك حزب هو تعدد هو كاك هەژار كاري تاكي كردوها کاک هەژار من ڕێزم بۆ هەموو ئەو هێزانە هەیە کە جەنابەت باسێکی من نامێ بچمە سەر ناوی هیچ هێزێک بەڵام ناکرێ ڕیشی سپی کابرایەک بدێتە دەست بۆ منە هەرزەیەکی سیاسیەوە وڵاتت بۆ بەڕێوە بڵا وەڵی غەڵەتە چاوی ڕاستم لەوە دڵنیا بە ئەوە من لەگەڵ ڕێزم ینی بۆ هەموو کەسێک ناوی کەسیش ناهێنین بەڵام ئەوەی کە دروست بووە ڕەنگە شتی تری لە پشتەوە بێ لە داهاتووە دەرکەوێ حسابات و کتاباتی تیا هەیە با لێی گەڕین با لەو مۆزوع گەڕین گیانەکەم دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیکەت کاک هەژار گیان ئەچمە لای پەیوەندیەکی تر کێم لەگەڵا کاک ئەحمەد لە سلێمانیەوە دوای ئەوەش پەیوەندیەکی کە وەرەگرین قەیناکە کاک دەی کاک ئەحمەد کۆتا پەیوەندی لە سلێمانیەوە لە خزمەتین کاک ئەحمەد لە سلێمانیەوە لە کۆتا پەیوەندی فەرمووجانەکەم ئەلو سەلام عەلەیکم وعەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه وابزانم ئیشەکە کاراسانیت بۆ کردم جان من و تۆ کاراسانیەکتان بۆ کردم ئەو پەیوەندەی پێش و تۆ ڕێی خۆشت لە خزمەتتاین برای بەڕێزم جان ئێمە گلەیمان لە کۆمپانیایەک لە کۆمپانیایەک کە ئێستا بۆ پرۆژەیەکی سیاسی لە ڕاستە ئەوە بۆ سەوتە دوازەحنیە کاک ئەحمەد خوا ئەگەر وازەحتر قسەم بۆ بکەی بۆی گوێر لێ بگرم برای بەڕێزم ئێمە گلەیمان لە کێ هەیە وتم ئێمە گلەیمان لە کۆمپانیایەکە بوو کە ئێستا بۆ پرۆژەیەکی سیاسی بەڵێ پێشم کەوتی لەوە کاراسانی و یەک تێگەیشتێکی باشمانە بێت ساڵانی پێشوو ئێمە کۆمەڵی خەڵکی زۆر هەر یەکە و مەبلەغێک پارەمان تەسلیمی کەسێک کرد بە ناوی کۆمپانیایەکی گەشتیاری پرۆژەیەکی گەورەی پێ دروست کرد بە شایەتی خۆیان کە ڕۆژانە و سمانگانە و ساڵانە راپۆرتی لەسەرەکەنی شەکە لە گەورەترین پرۆژە گەشتیاریەکانی سلێمانی و عێراق جوانە ئێمە چەندین ساڵە گیرۆدەی ئیدارەی ئەم کۆمپانیا ئەم پرۆژەی
کە هیچ هاوبەشێکمان پێ ناکرد لەو قازانجەی کە دەستیان نەگەێرە. بەڵێ طبيعي ئەمە نمونەیەکی فەشەل و عەقڵیەتی بیرکردنەوەیە. ئەم کەسێتە پرۆژەی پێ بۆ کوردستان، پرۆژە سیاسەکەی بانگوسەڵای یەکسانی و شەفافەتەکە. ئێمە تەجروبەیەکی چەند ساڵەمان لەگەڵ ئەم کۆمپانیایە هەیە، هەر جاری و بە بیانەیەک بالضبط وەکو بیانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن موچە تەوزیع ناکە هەتا نرخی نەوت بەرزتر بێتەوە، ئەگەری دواکەوتنی موچە زیاترە بێت، هەتا نرخی نەوت بەرزتر بێتەوە، هەتا واریداتی ناوخۆ زیاتر بێت، احتیمالی کەمبوونەوەی خزمەتگوزاری و نەبوونی موچە زیاترە بێت، ئەویش هەروەها هەتا سەردانیکەری پرۆژەکە زیاتر بێت، هەتا چالاکیەکانی پرۆژەکە سوڕاوتر بن و هەڵسوڕاوتر بن، هەتا دەستکەوت زیاتر بێت، ئەو ساڵە لە هەموو ساڵێک زیاتر بەهانەی نەبوونی پارە و نەبوونی قازان واضحیشە پرۆژەکەی کوێیە و چیە. لەبەرەوەی کاک ئەحمەد جەنابەت لەو پرۆژەیە بەشداریت کردووە وایە؟ تۆ لە سەرەتاوە بە بۆنەی بۆنە کەسایەتی ئەکدەم و چاوێکەوە بەشداریت کردووە کە هاتووە ئیدعای زۆر خۆشمان بە خۆشحاڵە زانی کە بووین بە شەریکی بە شان و باڵمانە لە یا شێعرمان بۆ ئەوە. ئێستا پێچەوانەیە ئێستا خۆی ناکا بە خاوەنی وەنیە؟ ئەسڵەن زاڵتەمان پێکە. ئەی باشە سبەی دووسبەی ئەی سبەی دووسبەی ئەم دەسەڵاتەی گرتە دەست. بالضبط من پێم وتم لەوە چە من و تۆ هاوڕادی بالضبط سبەی دووسبەی ئەم پیاوە ئەگەر کوردستانی لا حول ولا قوة إلا بالله. تۆ سەیری چیان لەو خەڵکە کردووە، چۆن خەڵکیان داماو کردووە، چۆن پاریان بە چ شێوازێ لە خەڵک کردوێتەوە. برای بەڕێزم سبەی دووسبەی ئەگەر ئەم کەسە ئەم شەخصیەتە کەتەوە بە کەسایەتێکی سیاسی، یعنی سیاسیەکان جاران شەرمیانەگەتیان بڵێ بازرگان، بەڵام ئێستا بازرگان بۆ بە سیاسی تێگەشتی لە برات. سبەی ئەمە لە ڕقعەیەکی جۆغرافی بچووکە و بە کۆمەڵی کۆتوبەندی قانونی ئەم سەر و ئەوسەر ئەم هەموو دەستیە بە ئێمە ئەتا، ئەم هەموو ناشەفافەتی هەیە. وەرە سبەینە کوردستانی ئەمانەت بکەیت چی ڕوئەیە لەبەرەوەکانت خۆش بێت، خەڵک باوەشیار بێت قسەی بریق و باق ئێمە زۆرمان بیستوە. بەڵێ لا حول ولا قوة إلا وڵا برام بڵێن حەسبونا الله ونعم الوكيل. پارە دێتەوە شوێنی، پارە دێتەوە شوێنی. ئێمە یەک گرفتیترمانێ هیچ ڕاگەیاندنێ، هیچ مؤسسەیەکی حکومی بەدەنگ ئێمەوە نایەت. ئێمە خەڵکمانتیا ژنمانتیا تەلاق براوە. ڕاستەجان وەڵام من کاتم کەم بەدەستەوە مات زۆر داوای لێبوردنەکەم پێم بڵێن تەواوی کە بەرنامەکە. من سوپاسی جەناب دەکەم، تێبینیەکانە زۆر جوان و لە جێخۆی بوو. دووبارە دەست خۆش بۆ پەیوەندێکەت سەرکەوتوو بیبرام. خواتان لەگەڵ ئازیزان و خۆشەویستان، ئەڵلقەیەم جارەی دوانگەی خەڵکتان پێشکەش کرا. سوپاس کە بینەر و بیسەرمان بوون، سوپاس بۆ هاوکارانم. بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.